ئۆرکسترای کنارە سریانی گروپێکن کە ماوەی 5 ساڵە دامەزراون و تا ئێستا چەندین بەرهەمیان هەیە و کار لەسەر با بڵین بەرهەمی نەتەوە جیاوازەکانەکەن. لە ئێستادا کۆنسێرتێکیان ساز کردووە کە تیایدا بە هاوبەشی چەند ژەنیارێک چەند بەرهەمێک پێشکەشەکەن. بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر لە ڕۆژی مۆسیقا کۆنسێرتێکی تایبەتی بۆ تیپی کنارای سریانی ڕێکخست. لە کۆنسێرتەکەدا چەندین بەرهەمی هونەری جیاوازی نەتەوە جیاجیاکان پێشکەشکران کە لەلایەن تیپی ئۆرکسترای کنارە ئامادەکرا بوو. ئۆرکسترای کنارە لە ساڵی 2019 دامەزرا و مۆسیقا ژەنەکانیش لە پێکهاتی سریانی ناوچەکانی دەشتینەوە پێکهاتوون. هەردوو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سریانی و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر هەستاین بە سازکردنی ئێوارە کۆنسێرتێکی ئۆرکێسترالی کە دەتوانم بڵێم ئەم ئۆرکێسترا پێکهاتووە لە 30 ئەندام لە تەختی شەرقی و هەروەها تەختی ڕۆژاوایی. ئەمەش کارەکانی فەلسەفەی بیرکردنەوەی پێکەوە ژیانی ئاینی، پێکەوە ژیانی نەتەوەیی لە هەرێمی کوردستان گەورەتر و جوانتر دەکات. چونکە هونەر خۆی لە خۆیدا پەیامە، بە تایبەتی لەناو هونەریشدا مۆسیقا و گۆرانی پەیامی ئینسانیە، پەیامی ئاشتیە، پەیامی پێکەوە ژیانە. بۆیە ئەمڕۆ پێمان باش بوو لەم ئێوارەدا جۆش و خرۆشی پێکەوە ژیان زیندوو بکەینەوە و ببین بە پردی پەڕینەوەی کاری جوانتر و کاری بە بەهاتر و ئینسانی تر کە ببێتە بەشێک لە جوانکردنی ئەم جوانیەی ناو هەرێمی کوردستان.